جینۆسایدی ئێزدیەکان زامێکی ساڕێژ نەکراوی نەتەوەی کورتە. مێژووی دوور و درێژی نەتەوەکەمان پڕە لە چیرۆکی جۆرە و جۆر. هەندێک جار داستانی قارەمانێتی و سەرکەوتنە بەسەر دوژمن و داگیرکەردا و جاری واشە کۆمەڵێک ئازاری تاڵی وەکو کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە، ڕوخاندنی ماڵ و تۆڵکردنی گوندەکان و کوشتنی خەڵکی خۆمان بەبیر دێنێتەوە. بەڵام هێرشی تیرۆریستانی داعش بۆ سەر شنگالیش یەک لەو تاوانە کارەسات ئامێزانەیە کە دوای تێپەڕینی چەندین ساڵیش لە تاوانەکە، بەڵام هێشتا شوێن پەنجەی تیرۆر و کوشتن بەسەر جەستەی ئەم بەشەی نەتەوەی کوردەوە ماوە. لە ڕێکەوتی سەیابی ساڵی 2014دا تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر ناوچەی شنگال و دەستیان کرد بە جینۆسایدکردنی دانیشتوانی ناوچەکە. لەو هێرشەدا داعش زیاتر لە 400 کەسیان بەبێ هیچ تاوانێک گولەباران کرد، 6417 کەسیان ڕفاند، کە 3548 کەسیان ئافرەت و 2869 کەسیشیان پیاو بوون. زۆربەی خەڵکی ناوچەکە ئاوارە بوون، بەشێکیان ڕوویان لە چیە شنگال کرد و بەشێکیشیان ناوچەکەیان بەجێهێشت. تاوانی ئەوان هێرش و پەلامەردانی خەڵکیان شوێنێک نەبوو، دژایەتی و شەڕفرۆشتن بە هیچ نەتەوە و ئاینێک نەبوو، بەڵکو تەنیا کورد بوون و ئێزدی بوونیان گەورەترین تاوانیان بوو. هەرەمەش باشترین بیانوو بوو بۆ داعش کە مافی ئەوە بەخۆی بدات هێرش بکاتە سەریان. لە ئێستادا دەیەک بەسەر داگیرکردنی شنگال و جینۆسایدی ئێزدیەکاندا تێپەڕیوە، بەڵام زۆرە ناو بنەماڵانەی کە ئازیزانیان لەدەستداوە و هیچ شتێک نەیتوانیوە کە سوکاریان بگەڕێنێتەوە بۆیان. هەروەها لە ئەستی ناوچەی و نێودەوڵەتیشدا هێشتا شوێن پەنجەی تاوان و تیرۆر بەسەر ئەو بەشەی کوردستانەوە دیارە و هەموو ساڵێک یادی قوربانیانی کارەساتی شنگال دەکرێتەوە. ئەم تاوانە نمونەیەکی زیندویە بۆ تێگەیشتنی هەموو جیهان کە گەلی کورد هەمیشە شتی خواست بووە، بەڵام بەردەوام قوربانی دەستی تیرۆر و تاوان بووە، نەک هۆکارێک بۆ هەڵگیرسانی شەڕ و نائارامیەکان.